ئێمە سێ وەچوی تەخەڕوج کردومان هەیە کە تا ئێستا دانەمەزراون لە کاتێکە لە نەخۆشخانەکانە سەرەی نەخۆش گەیشتوتە 2021 بۆیە پێویستە بە پێویستی ێزانین کە ئەم سێ وەچوێ دامەزرێن. هاوکاری ئەمڕۆمان لە سەحە ئەوەیە کە خۆبەخشی بوەستێت و دڵنیام دوای ئەوە کە خۆبەخشی وەستای یەکسەر بۆیان ئەسەلمێ و ئەو شتە هەستی پێ ئەکەن کە چەندە پێویستیان بە پزیشکی ددانە چکەوە فەڕاغە بە دڵنیاییەوە بە پزیشکی بە دامەزانی پزیشکی ددان چارەسەر بێت بە دامەزانی ئەو سێ وەجبەیی کە دانەمەزراوە لەبەی ئەسنان پارەی مەسروفی زۆرە بە تایبەتی مەرحلە 4 و 5 تقریبا مەسروفی 3 بۆ 4 ملیۆنە ئەمە تەلەبێکی خوێندکارێکی کەم دەرامەت بە هیچ شێوێ ناتوانێت پێ بکات. کاریەکانمان تا ئێستا وعدمان پێدراوە لە دوسێ شوێن یعنی وعدمان پێدراوە بەڵام ئێمە وعدمان ناوێ ئێمە کردارمان دەوێت ناچینەوەڵەکانی خوێن تاوەکو بە کردار دامەزراندن و ماوە و دابینکردنی تاقیگا بە زانکۆ ئەهلیەکانیش بڕیارێک دەرنەکەن یعنی زانکۆی ئەهلی سنووردارکەن ئێمە ناچینەوە هەڵەکانی خوێندن.